دەم باش تەماشەوانی گەلێکی ژە حکوومەتە عێراقی و داخوازکردن ji بۆ ڕادستکردنا خاڵین سنووریە هەنێبێ بێگومان ئیرۆ ڕۆژنامەیە سیاسەیە چاپا کوێتێ هەند زانیاریان تازە لەسەر ڕەو شارێما کوردستانی و پەیوەندیونێ دیگە حکوومەتە ناوەندی و پێشە ڕۆژێ لە گۆڤان گوهارتنێ لە دەڤەرێ تایبەتی لە سووریانە هەتم بەڵافکردنێکی شوان خاڵین و ئەف ڕۆژنامە لە گور و ئەکوا دەبێژە زانیاریێنێک و لە حکوومەتە ناوەندی بەدەستگەیشتنە دەبێژە نوری مالکی داخوازی دیکە و خالە سنووریە ئیبراهیم خەلیل و باقی خاڵین سنووریێندین ڕادستی حکوومەتە عێراقی بهێنەکردن هەروەستا بەحسەوەی چەندێکی حکوومەتە مالکی ئەمەجێکی گرنگ پێگەشتە جاریەکەتیان نیشتیمانیە کوردستانی بە بە سەرۆکەتی جەلال تاڵەبانی بۆ رازی بوونەوە بە ڕادستکردنا خاڵە سنووری بە حکوومەتە عێراقی و ئەبەژی تۆڕەبوون لە جەم مەسعود بارزانی دروست کردیا بەڵێ بەرزان ڕادستکردنەوەی حکوومەتی عێراق و داواکردن بۆ ڕادستکردنەوەی خاڵە سنووریەکانی هەرێم لە ئێستادا چوار خاڵی استراتیجی سنووری هەرێمی کوردستان هەیە لەوانە باشماغ پەروێزخان هەروە حاجی عومەران کە سنوورەکانی هەرێمی کوردستان لە بینی سنووری هەرێمی کوردستان و کوماریستە میراندانە هەروە خاڵی سنووری ئیبراهیم خەلیل کە ئەمەش دەرگایەکی زۆر استراتیجیە و ئەکەوێتە نێوان هەرێمی کوردستان و تورکیا لە زاخوە ئێستاش حکوومەتی عێراق داواکە کە ئەو خاڵە سنووریەکان وەکو ئەم ڕۆژنامەیە ئاڵێ کە ڕادستی حکوومەتی عێراق بکرێنەوە ئایا ئەم داوایە لە ئێستادا تا چەند داوایەکە فعلەن لەلایەن لایەنە بەرپرسەکانی هەرێمی کوردستان ئەم داوایە جێبەجێ کرێ ئان ئایا ئەو داواکردن کە کۆنتڕۆڵکردنی خاڵە سنووریەکان هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەوروبەری هەرێمی کوردستان ئەمە تا چەند چێتە ئەوەیە کە حکوومەتی عێراق سیاسەتێکی دیکەی لە پشت ئەم مەسەلەوە بێ بێگومان ڕۆژنامەکە باسی گەلێک ڕاوشی تریش کراوە باسی ئەوەش کراوە کە نوری مالکی خۆی ئامادە کە بۆی دوایی نەمانی ڕژێمی یاسەت بێگومان چەند ڕێوشێنێک بگرێتە بەر ترسی ئەوەش هەیە کە لە دوای نەمانی ڕژێمی یاسەت مەسعود بارزانی سربەخۆی کوردستان ڕابگەهێنێت هەروە گەلێک پرسی دیکەش بێگومان لەم چارچەوەیە هەیە ئەو پرسی گرنگ ئێمە ئەمانەوێت قسە لەسەرکەن ڕادستکردنەوەی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانە کە ئەو خاڵە سنووریان بێگومان ڕۆژانە هاتوچوویەکی بازرگانی و مرۆوی زۆر زۆرتیە ئەکرێ یەکەم پەیوەندیژی دڵشاد لە زاخۆ بەڵێ چانێ باشێ کاک دڵشاد گەلێک سوپاس کەرم کە دەستخۆشیێدا بەرنامەی دەستکەن هێویا سەرکردنی بۆ دەخوازم گەلێک سوپاس سەبارەت تەوەرێتە بەڵێ پێشەیەکی سەرۆکی هەرێمیت گوتم مرۆڤە دیکتاتورە هەندێکە بوار نەتکرد ئەس بێژم نا خاڵە سنوورە هەمی منتەقێت بەری سەڵامیش دەست نەدا ئەویش بێژ دەست دیتەوەی دەست نەبینە دەرێبە بس پشراس و ایویا خود دولتی سرکی هرمی پشراس و ناکه دستا بله سپاس پەیوەندیاتە محەممەد لە ڕانیە بەڵێ دەمەتەواش ناکە کاک محەممەد بەڵێ چوانی کاکەکە زۆر سپاس کاک محەممەد فەرموو زۆر سپاس بۆ دەرفەتی کە دەدایە من بەڵێ فەرکەرم کە من زۆر پێ خۆشحاڵم و حکوومەتە عێراقی داخواز لە حکوومەتە هەرێما کوردستانێکی دێکۆ بۆ خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان کە ئەس بڕائیە خۆم پێتویتن حکوومەتە هەرێمی داخوازە لێبوونی لە عێراقی بکەت و خاڵە سنووری تەسلیمی وان بکەن کە بۆ هەرچی پێتویە زی ئەو داخوازە جێبجێ بکات بەڵێ سپاس پەیوەندیاتەژی بەڵێ بەڕێزان تەوەریە مرۆمان لەسەر حکوومەتی عێراق و داواکردن بۆ ڕادستکردنەوەی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان بە حکوومەتی ناوەندی کە لەژێر کۆنتڕۆلی حکوومەتی ناوەندیدا بێ بێگومان ئەمە بە پێی مەسادری ئەخباریە مەسادری ڕۆژنەمەوانیە کە وەکو خۆیان ئاڵێن سەرچاویان لە ناو ئەنجومەنی وەزیران خۆیانە ئەمە یەکێکە لە دەواازە سنووریەکان لە نێوان دەواازە سنووریەکان هەرێمی کوردستان بێگومان دڤان دەرگێن سنووریدا هێژیان هەر چار دەرگێن سنوورێن ستراتیجیکن کوردستانی ڕۆژانە ئالوگۆر ئەنکۆهات نوچوونێکی گەلێکە بازرگانی هەروەها یا مرۆڤێکی تێدا تێکردن بەحسیوەیەکی تێکردن کۆ داهات تێوانە ساڵانە بە ملیارەها دلار تێتە هەژمارکردن و ئەوە بوونە سەدەمەیک و ژێرخان ئابووری هەرێما کوردستانی و پەیوەندیان بازرگانی و کلتوری حتا سیاسیین هەرێما کوردستانیژی دیگەل وڵاتین دەردور و دەربە هێسانتر بکە گەل و ڕادستکردنا وان خاڵی سنووری بە حکوومەتە ناوەندی نەهادە وەکو بەحەز دیکە چاوەیە مام قادر لە هەولێرەوە بەڵێ مام قادر ئەو کاتت باش هەموو کاتێکت برای بەڕێزمەوە مەقسەدەکە لەوەی نییە مەقسەدەکە لەوەیە جێشی عێراقی بچی کۆنتڕۆلی ئەو دەواازانە بکاتن و بۆ ئەوەی بتوانن تەنزیمی عیلاق
سپاس نحبینی تورکیا و ئێرانێ بکاتن في سبيل أو بتواني السيطرة لسر قومتكان بكا سيطرة لعلاقاتي نحبيني أو دولة بكا إلا صدمت قواتك خوي بردي له سر حدود سوريا كبلش والقرين لقر أو زارة دي بأسلوبة كيدي بيتن سيطرة لسعو حدودنا بكا معنوي هرمي كردستان لو بريقة ريادايا أقر بيتو أو كارانا بكا او تجي دستور او شتاني همو تنظيم كرديا ريوجي خصيا آيا تتواني ببي دستور او كارا انزام بدا اگر او كارانا انزام بدا اثباتكا كدكتاتورا لقريتم بالي سپاس دلشا لە خەباتەوە فەرموو. ايوار باش باشتر بۆ تە. والله برا وبزن زي ما دكاتورة كلا باشتري بالنيري مالكي هذا التسمر الكبير يتم بلا سلوك يستحقوا بيت أخواري هذا خدي أوا هاتي بيتنا هي بيجي بلا بوم بيتن بس إن شاء الله سلوكي هريم كردستاني سدرا وتشتدي جلسة وانا ينتن اشتوان خداي مازن بيتن بالك هذا الشيء سپاس بۆ سەرنجەتەی جەمال هەولێرەوە. کاکە ئێوارت باش سەرچاوم زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ تەوەرەکەت بە حەقیقەت تەوەرەکەت جێگای گرنگە کە ئینسان کە گرنگی پێبدا بەڵام من یەک پرسیارم لە جەنابەت هەیە لە هەموو کەناڵەکانی کوردستانیش لە فەزاییەکان لە داخلیەکان لە هەموو میلەتی کورد ئایا دەوڵەتی عێراق نظامەکانی ئەو نظامانەی کە لە عێراق هەبوون و ئێستا هەیە ئەو هەوای کوردستان بە جەنابەت و بەمە ڕادەبینن تا بە سنوورەکان ڕادەبینن لە جیاتی ئەو تەوەرەی لە جیاتی ئەو قسەکردنەی ئێمە دەوایە تەلەڤیزیۆنە کەناڵەکەی جەنابیست و کەناڵەکانی دیکە هجوم بۆ سەر حکوومەتی عێراق بکەن بۆی ناماقودی وان نەکات جارەچکە بڵێ ئێمە سنوورەکانی هەرێمی کوردستان بکەوێتەوە ژێر سەرتێڕەی حکوومەتی ناوەندی ئەگەر سنوورەکان بکەوێتەوە ژێر سەیتەڕەی حکوومەتی ناوەندی کەواتە حیزبی بەعسی ساڵەکانی هێشتا دیسان سەیتەڕەی لەسەر هەموو کوردستان کردو دەبێ ئێمە دیسان بارکەین بڕۆین شۆڕشەکە مەبنەوەرینەوە چیاکانی کوردستان ئەدا لێرە ڕابەت جیزا دەگەلم دەبێ ئێوە زۆر بە ئەمانەتەوە هجوم بکەنە سەر ئەو قسانە نەوەک بەڵێ کاک بەڵێ یەک دەقە برای یەک دەقە نەدەوا ئێوە پشتگیری لەو قسەی بکەن و ئەو قسە بێنە سەر تەلەڤیزیۆن بۆ ئەوەی خەڵک بتوانێت قسەکانتان لەگەڵ بکە. بەڵێ کای جەمال مانای ئەوە نییە کە ئێمە هەر بابەتێ بکەینەوە ئەوە پشتگیریکردن بێ لەو بابەتە و لەو ئاراستەیە و لەو بیرکردنەوەیکە لە پشت بابەتەکە هەبێ ئەمە بابەتێکی ئەسکارە باسی ڕەوشەیەکی ئەسکارەکە ئەمە بابەتێکی چاپەمەنیە زانیاریەکی چاپەمەنیە باکسەوە ئێمە بەم بابەتە خزمەتی ڕای گشتیەکیان خزمەتی ئەزمموی ئەم هەرێمایەکەن لەبەرەوە باسێکی شتێکی حساسەیە بە خەڵکە لێن کاکە ئەم باسە هەیە ئەم ڕەیە هەیە ئێستا لەناو حکوومەتی عێراق ئێوە چالنجادەی کوردستانی ڕای ئێوە چێ پێویستە چی بکرێت باکسەوە یعنی ئێمە پشتگیریەوە ناکەین ئێمە هەجومیش ناکەینە سەری چلایەنێک نە عەرەبی نە کوردی ئەگەر مەجالم بدەیت بەڵێ ئەگەر مەجالم بدەیت فەرموو ئەگەر مەجالم بدەیت ئێستا تەماشا دەکەی لە کەناڵ بڵێ لە کەناڵەکانی تر باسی ئەو استراتیژیەی بینی پارتی یەکێتی دەکەن ئەوە بۆ ژاندنی تێکبەردانی خەڵکە ناکرێ هەر کەناڵێک ڕاست بێتەوە هەر شتێک کە دژی میلەتی کورد بوو نابێ باس بکرێ ئەو مۆزوعی کە بەغداد باسی کردووە دیسان دەڵێن سەری لە تاشە بەردەکانی چیای قەندیلی کوردستاندا بۆ ئەوەی بجارشکە بتوانێت سەیتەڕەی لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان بکاتەوە لەگەڵ ڕۆژە حورمەتم بۆ تو بۆ کەناڵەکە بەڵێ سپاس کاک جەمال سپاس بێگومان بەڕێزان ئەمە بەرنامە ئێوە ئێمەش لە خزمەتی ئێوە گرنگترین پرس و بابەتە گەرمەکانی ڕۆژ ئەخەینە ڕۆ ئێوەش وەکو جادەی کوردستانی وەکو ڕای گشتی قسەی خۆتان لەسەرەکەنەوە ئازادن چۆن قسەی خۆتان لەسەرکەن بێگومان ئازادیشن هیوادارین یارمەتی ئێمەش بدەن کە چیتان پێ باشە لە ڕووی کومنتەکانەوە لە فەیسبووکە لە ئیمێلەکانمان حتا بە تەلەفۆنیش چیتان پێ باشە زیاتر لەوە ئیزافە بکەین تەوەرد لەسەر پێشکەش بکەین بۆ قسە لەسەرکەن بەرحال سپاس سەرتیب لە چەمچەماڵ کاک سەرتی فەرموو هەموو کاتێکت وەڵامی پرسیارەکەیشتم پێ و لە بیر و بۆچوونەکەنی مالیکی شتی ئەگەم دوا ڕۆژی چییە بەرامبەر بە کورد بەڵام برای بەڕێزم لە 1963 ڕێکەوتنێک لەگەڵ شۆڕشی کورد و حکوومەتی ئەو کاتەی بەغایە ڕێکەوت بە ناوی لامەرکەزیەوە ئەو کاتە چەمچەماڵ بچووک بوو 4-5 کارێز ئاوی تیابوو بەلوعە نەبوو ژنان ئاچون ئاو بێنن بەتەن لەگەل لە کارێزەکە پیاوێکی زۆر ماقول و قسە خۆشمان هەبوو ناساو بە مام حەسەن فەقیرانە پیاوێکی پیاوانە
ژنەکان گەیشتە مام حەسەن وتی مام حەسەن ئەرێ حەکمان وەرگن لا مەرکەزی مەعنای چی وتی ها هەتا لێرە بزانن وتی وەڵا مام حەسەن وتی لا مەرکەزی مەعنای ئەوەیە گەیشتە کاک سەرتیب بەرحاڵ کاک سەرتیب دەێن دووبارە پەیوەندی بکاتەوە دیە لە دەنگیشی زۆر بەس بوو وەکو پێویست ئێمە تێنەگەیشتنی لە قسەکانی ڕزگار لە شارێ و لێرەوە کاک ڕزگار فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت کاچی بن ئەو پرسەی کە جەناب لە بڵۆ بڵاو کردوتەوە ئەوە خەونی خەفترە هەدەکەم باش بزانی ئەوجا ئەوە نەکورد نەبێنێ زۆڵە کوردێکیش بمێنێ ئەمەی پێ قبول ناکرێ ئەمە قبول ناکرێن زۆڵە کوردێک بمێنێ نەکورد نەبێنێ کوردیش ئەمێنێ ڕۆژ بە ڕۆژی کوردی شاڵا بە مافی خۆشی ئەگا شتی زۆر باشتریشی بەدەستێنێت و ئینشاڵڵا چاوەڕێی گەڕانەوەی جەنابی سەرۆکین و ئێمە ڕئیسی جمهورمانێ و ئێمە سەرۆکی هەرێممانێ و ئێمە وەزیر و خەڵکی باشمان هەیە دەبەر ئەوە حەق نییە ئێوە ئەمنەوە ئەپرسە ناخۆشانە ئەمنەوە ئەپرسە یعنی ئێوە ناوەریی زۆر خێرتون بێ کاک ڕزگار پێت وایە چی بکەین ئێمە باسی چی بکەین باسی پرسە ناوخۆی یاریمی کوردستان بکەین باسی پرسەکانی دیکەن کە پەیوەندی بارێمی کوردستانە ئەی باسی چی بکەین فەرمۆ اختراحکە بۆی سەبێنێ ئێمە قسە لەسەر بکەین بەڵێ بەرحاڵ کاروان لە دهۆکێت گەلمەیە مرحبا برای کار سەرچاوە کای کاروان کەرم کە حالت باشە برای کار ئەس باشم گەلێک سوپاس کەرم کە کار مالکی هر شتێکی بێژێتەوە بخۆ ڕای خۆت بێژێت کار ئێمە کوردی تورکیا و کوردی سووریا هەم وەختە لە پشتی بارزانینە ئەمە دائیمەن ئێمە قواتێکی احتیاجیان لە پشتە سەرک بارزانی کەسێک ناتوانێت برێ خۆ ژادەتە غێرجە ئێمە هەم وەختە قواتێکی احتیاجی هەم وەختە حاضرین هەرگاوە سەرک بارزانی بێت برێ دەست بێتکرد ئێمە حاضرین بۆ ماڵ و عیالی و هەموو کەس و کاری خوبە کاک برێ ئێستاژی کرد نەمایە زمانی بەرێ نەمایە مالێکی بێت کەیفە خۆ بێت کە دەخۆلێت کوردستانێدا بکرد ئەوڕۆ باش دەبیتە ڕووی لەگەڵ ماڵ و نەمانێ دنیاکە حاضرە قبول ناکەن برێ هەکا بەڵێ کای کاروان سوپاس ئەوە هەر کەسێکی تشتێکی بێژێت ئەوە بەخۆت سەرک بارزانی چیایە شاخە سەلام بۆ سەرک بارزانی دائیمەن هەنە قوربانە سەرک بارزانی ما کوردی ترکی ما زۆر چاوما چیتیم کاکە سەر بەکەی بەڵێ کای کاروان سوپاس بۆ سەرنجاتەژێک بێگومان تو ئازادی چاو سەرنجە خۆ نیشان بدەی ئەمیر لە شاری بەغداوە کاک ئەمیر کەرم کە براکەم چۆنی دەنگ و باست زۆر سوپاس کاک ئەمیر فەرموو یاخۆ باسی وەڵای براکەم ئەم دەیەم مالیکی خەیاڵی خەڵکە بتوانێت قووەتی بەرامبەر بە پێشمەرگەی کوردستان دابنێتن لەبەرەوەی مالیکی هەموو دنیا دەزانی کابرایەکی بەعسیە هەندە بەعسە خەڵکەیە بەعسیەوەی دەکەن دەرێن ئاساس مالیکی کابرا دیارە کاک ئەمیر خۆی پەیوەندێکی داخستە بەهەرحاڵ سپاسە بۆ پەیوەندەکەی بەڵێ بەرزان حەلمی عەلی مەنسۆری لەسەر تووری کومەڵاتی پێیجێنارتی ئەنووسێ ئەگەر دەستور بێت هیچ کێشەیەکی دروست ناکات بەڵام ئەگەر کێجاڵکردنیش بێت ئەوە دەبێ هەرێم زۆر بەڕاشکەوانە و بەبێ شەرمکردن ڕەتی بکاتەوە هەروەها هەڵکەفت دووسکی ژیت بێژیتن وەڵاهی ئەو خەونە وەکو ئەو دەبێژیت بەڵێ لە ڕانیە کای کەژار بەڵێ کای کەژار بەڵێ کای کەژار فەرموو کاکە و کاتت باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامە جوانەکە لێ دەکەم زۆر سپاس کاکە گیان بۆ مۆزوعی گومرگی ئیبراهیم خەلیل وەڵی لە دەستی نووری مالیکی بێ لە دەستی مەسعود بارزانی بێ بۆ ئێمە هەریەکە چونکە داهاتەکەی نادیارە بەڵێ بەڕای خۆم لە دەستی ئەو دابیان ئەو هەریەکە بەڕای خۆم هیچ فەرق ناکات بۆ ئێمە ئەی بەڕای تۆ لە دەستی کەشتان لێ دەکەم بەڵێ سوپاس ئاسوو لە شاری سلێمانی کاکەس فەرموو کاکەکەریوارە باش باشتر بۆ تۆ زۆر سپاس سەرەتا ڕەخنەیەک لە وتەکانی کاگڕزگار بەداخەوە یعنی بەڕاستی
جەناب لەوانەیە زۆر ئاگال لێنەوەی بەڵامەتوانی دوای قسەکانی توانێ ئەنی بێئەدەبێکی گەورەیەکی بەرامبەر بە خۆتان و کەناڵەکە دیارە ئەم شێواز و ئەدەبە قسەکردنی ئەم بەڕێزانە هەر لە خۆیانەوە کاکە ئاساییە بینەرێکی مێ شتێک لە دلێ حەزەکە بڵێ با بڵێ مەتەمەناکەن هەر کەسێک شتێک لە دلێ بەرامبەر ئەم شاشەیە با بڵێ لەبەرەوە پێمان وایە ئەم شاشە شاشی خەڵکی کوردستان و هیچ کێشێکمان نییە ئەو سەرنجی خۆی نیشان دەیە ئێمەش قسەی خۆمان کرد و تەواو کاگاکار من ئەڵێم حەقی وایە بە هەر هەمومان ئێمە دەستخۆشی لە کەناڵەکەی بەڕێستان و تەواوی کارمەندەکان بکەین چونکە بەڕاستی ئێوە لەگەڵ هەموو گۆڕانکاریەکانی ڕۆژانەیە ئەڕۆن هەستەوەرێکی کە گرنگ بێدایە بەدەن بەڵام بەداخەوە دیارە و خەڵکانە بە عقلێتێک قسە ئەەکەن یعنی زمانی ئەو عقلێتە نەماوە من لەسەر تەوەرەکەی بەڕێزت دیارە مالیکی ئەگەر بۆی بکرێت نەکرد مالیکی بە شیعە و سوننەوە ئەگەر بۆیان بکرێت لەوانێ ئەو هەوایی کە بۆ کوردستان دێ قەتشی کەن و یەکجاری جارێکە بە یەکجار ئەم جارە میلەتی کورد هەمووی قڕکرد بەڵام دیارە ئەمە خەیاڵان خاوە و ئەمەش ئەوە ئەگەنە بەڕاستی ئێمە ئەبێ لە ناوماڵی خۆمانە هەمومان تەبابین بەیەکەوە ئەبێ هەموو لایەنە سیاسەکان هەر هەمویان دانشن یەک دەنگ بن لە بەرامبەر هەموو نار و هەموو دوژمنەکانی کە ئەمڕۆ کە چاوان ڕێوتە کوردستان شایان لەم ئازادی هەڵنایە و سوپاسانەکە زۆر سپاس کاکی ئاسۆ لە شاری سلێمانی ستار لە کەرکووکی بەڵێ ستار لەگەڵ لە کەرکووکەوە خۆشحاڵین کەرەنکە قوربان من وا بینم ئەم حزبە کوردستانیانە هەموویان بەرامبەر بە سەرۆکی هەرێم بیرۆبۆچوونەکەی مالیشیان هیچ کامیان وەکو هاوکاریان ناکەن یعنی هاوکاری سەرۆکی هەرێم ناکەن سەرۆکی هەرێم وا بینم تاقە تەنیا خۆیەتی هەموویان یعنی بەدوای شکستیەکانی سەرۆکی هەرێم ئاگەڕێن من وا بۆێتم بۆچوونی خۆشمە بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش چیا لە شاری سلێمانی باش هەموو کاتێکە چیا خان فەرموو بەڵێ سەبارە بە تەورەکە بە سەبار بە مالیکی من تەنها زۆر کاتان ناگرم تەنها قسەیەک دەکەم بەڵێ مالیک کاتێک مەسەل بارزانی وتی با مالیکی لەسەر حکوم بێتە خوارێ کاتێ دڵا تاڵەبانی و نوێشیوان غازی نەبن بووە هەموو کەس دەزانێت کە جا تاڵەبانی و نوێشیوان و مالیکی یەک لێک خراپن لە بەحسی خراپتر خوددا ببورە مەبەست لە کەرکووکە بەڵێ مەبەست لە کەرکووک بەڵێ ئەم کاتە بازرا هەموو کاتێکت براژیان ئەو تەوەرەی کە داتان بەزانە دەستخۆشیتان لێەکەم بەڵام قسەکانی مالکی هیچی دەوری نییە یانم هەر قسەیەکەکان ڕۆژانە ئەوە شتێکە بۆ بروژاننی خەڵکی کوردستان و بەڵام کایمە بەس نووری مالکی سەرێک وەزیرانی عێراقە نووری مالکی وەکو باسەکرێت چاودێرەکانەڵێت هێزێکی زۆری لەبەر دەستدایە حتا دامیکی ئەقلیمیشی هەیە ئەتوانێت شت بکە بۆ ئەوە ئەنی ئەو بڕیاری مالکی بەڕێت و تەچەند گرنگە بە هەنوەر بگرێ و بەدوادەچوونیش بۆ بکرێ هەرێمی کوردستانیش بپرسێتەوە لەوەی کە ئەمە تا چەند زەرارە تا چەند فایدەیە بەڵێ لەگەڵتان بووەوە بەڵام آخر کوردیش بەراوێز نەخراوە با چاکە پێ بڵێم کاکە ئەوە لە سایی بەڕێز مەسعود بەرزانی و ئێمە با چاکە پێ بڵێم کوردستانێکی ئازادە و کەس ناتوانێت دەستکاری سنوورەکانی کوردستان بکە بەڵام نووری مالیکی کەوا ئەو شتاناڵێ وەکو ئەو وا بووکەوە چۆن بیانوویە گەل لە تەوەرەهین نەوتەکانی هەرێم هەمیسانەوە ئەوێت ئاها بۆ شێوەیە ئەو شتە هین کات بەڵێ کایمە بە سپاسە شەماڵ لاو لێرەوە کاک شەماڵ فەرموو بەڵێ کاک شەماڵ ئەگەر تێلەڤیزیۆنێک کەسکە ئازیانە بێ بۆی باشتر خزمەتی جەنابتان کەین فەرموو بەڵێ براشی بینم فەرموو کاکە ئەم شتانە شتێکی غەریب نییە مەسەلەیەوەی کە مالیکی داوای ئەمە ئەکا و داوای ئەوە ئەکا ئێمە ئەوەی کە هەیە لە دەوروبەرەکە ئەوەیە کە وەزعەکە زۆر سڵاژاوە لە هەموو ڕۆژهەڵات ناوەڕاستە و خەریکی ئەوەیە کە لە دایکبوونی نەخشەیەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستە بێ مەشتێکی عەجیب نییە کە بەغا بێوێ ڕیزەکانی ناو کورد تێک بدا بێوێت ئەوەی کە ئەوێت لە چوارچێوە تەحالوفاتانەیمان ناوچەیی خۆی کە هەیەی لەگەڵ ئێرانە لەگەڵ ئەمانە من وایە بینم کە هەوڵێکی زۆر جددی هەیە بۆ دابڕاندنی کورد بۆ دووبەشکردنی کورد بۆ ئەوەی نەیەڵن ئەو هەلا زێڕینەی کە خەریکە دێتە دەستی کورد بۆ گەیشتن بە خەونەکانی خۆی لەبار برێت ئەی تا چند وەکو تۆ هەواڵەی کاک شەماڵ وەکو تۆ باسیەکێک کە هەوڵێکە دە بۆ دووبەشکردنی کورد ئەی لە ناوخۆیە تا چند لایەنی کوردیەکان لەگەل ئەمە ڕازینە تا چند ڕەوشێکی باشێ بۆی ئەو پیلانە سەر بگرێ
کاک شەماڵ بە بۆچوونی من برای شیرینەوەی کە من ئەیبینم سەرنجی من ئەوەیە کە بەداخەوە لە ریزەکانی ناوەوەی کووردە لەم هەرومەرزە زۆ ناسکە یەکگرتووی نابینم بەڵکو بەرەو لێکدابڕان ئەڕوات بەڵام من بە نسبەت خۆمەوە گەشببینم چونکە ئەو تەرازووی هێز گۆڕانەوە وە سەرخانێکە لە ناوچەکە هەیە بە ئاڕاستەیەکە ڕوە کە بە ئاڕاستەیەک لاکردنەوەی بە بەرژەوەندی گەلی کورد دەبێت دیتر هەندێک کەس بێوێت تەحالوفاتی کاتی بکات و دووبارەی سیاسەتەکانی ناوەڕاست و کۆتایەکانی نەوەکان بکاتەوە و لەگەڵ شیعە یەک بگرێتەوە دژی بەرەی دیموکراتی سەربەغەرێ بەمانە لە دۆڕانان ئیتر بیانێ و نایانەوێت ئەدۆڕێت هیچ گومانم لەوە نییە کە ئەدۆڕێت من نسبەت خۆمەوە نیگەرانیش نیم خەڵکی کوردستانمان نیگەران نەبێت. بەڵێ کاک شەماڵ سوپاس بۆ سەرنجی بەڕێستانیش هێمن لە کەرکووکەوە ئەم کاتۆ باش هەموو کاتێکت بەڵێ سوپاس بۆ بەرنامەکە و دەستخۆشی بەرنامەکە و لێکەم زۆر سوپاس بەڕاستی دەورێکی زۆر جوانە من زۆر دڵگرانم بۆ بەڕێزانیکەوە پەیوەندی هەکەن ینی هەندێک قسەی ناوەندەیەکەن هیچیان لە قسانیان نیکەوە بتوان قسە بە سەرکردەیەکی بڵێن وەکو جەناوی کاکنەوشیروانیە بەڕێزان جەناب ئەمە هەموو کەس زانێت ئەگەر ئەم خاڵە سنووریانە ئەگەر گومەرشی ئیبراهیم خەلیل دریان ئەوانی بێت پێویست ناکە بەداخەوە دیارە پەیوەندێکی بچرا مەجید لە زاخۆ دەستخۆشیتان لێ دەکەم کاک مەجید کەرم کە باڵێ باشی برا ئەزێ باشم گەلێک سوپاس دەمێکێدا و بەحسی ڕادەستکردنا گومەرگا تێتەکردن گەل و گومەرگا زاخۆیەکی ڕادەستی حکوومەتە عێراقی بێتەکردن و نەهات چ فەرقی هەیە بۆ خەڵکی زاخۆ بوو دەبەرەوە من یەک قسەی دەکەم بڵێ بەڵێ ئەو مۆزوعی کە دەوروژێنرێ هەموو ڕۆژەت ئەوە هەمووی سۆرانینە ئەو شتەی دەکەن لە دژی سەرۆک بەڕای خۆم سەرۆک خودای میلەتی کورد ببۆرە کاک مەجید ببۆرە ئەس باوارم مەسعود بارزانی بخۆشێکی نیشتە ڕازی نابێت ji ber ku هیچ کەسێک ئاستێ ئیتر ئاستی وی پیرۆزیێدانیەوەتە بە حەزکریم سوپاس بە سەرنجاتە شەماڵ چمانەوە بڵێ کاک شەماڵ فەرموو ناوزاد لە شاری سلێمانیەوە کای ناوزاد فەرموو ئەلۆ بەڵێ ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت خۆشحاڵم بە تەوەرەکەتان و دەستخۆشیتان لێکەم وای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سوپاس بەڕای من وەکو شخصی خۆم ئەم بیانوانەی مالکی ئەگەڕێتەوە بۆ یەکنەگرتنەوەی سەرکردایەتی کوردەکان با بڵێت حیزبی پارتیەکێکی چ ئۆپۆزیسیۆن پەرتەوازەیەکی ئەنتیایە باوەڕ ناکەم بە حیاتی یەک بگرنەوە هەتا یەکیش نەگرنەوە مالکی لەسەر ئەم دیانوانە بەردەوامە بێ داوای لێبوردنەکەم لەگەڵ ڕێزما بۆ هەموو ئەحزابە کوردەکان ئەگەر لە ئەوە ڕۆژەوە کە ئینتیفازەمان کرد سفرەیەکمان داخست و سفرەیەکمان کردەوە بە تەبایی و بە برایەنە بمان خواردایە یا یارمەتی ئەم خەڵکیان بدایە پشتی ئەم خەڵکیان بەرنەدایە ئێستا ئەویان لێ نەهات کابرایەکی شیعە لە بەغاوە بتوانێت بە هەموو شێوەیە بیانویان پێ بگرێت من لەلایەکەوە زۆر زۆر دەستخۆشی لێکەم چونکە تا ئەمان پەردەوازە من ئەو لەسەر ئەو بیانوانەی خۆی بەردەوامە بێت بەڵێ سپاس بەڵێ بەرزان لەم مەسادری ڕۆژنامەنووسی ئەم ڕۆژنامەی سیاسی کوێتیاتەوە کە ئەم خەبەرە بەڵاو کردوتەوە کە مالکی هەولی سەپاندنی دووخەی کەمنی بەسەر هەرێمی کوردستان دەدات لە ناویاندا کۆنتڕۆلکردنی خاڵە سنووریەکان باسی ئەوەشەکە ئەمەش لە بوشایی و ڤاڵایی نەبوونی یەکرێزیتەوە لە نێوان لایەنەکانی هەرێم و ئەشڵەیە کە مالکی ترسیایە لەوەی پشتی ڕۆخاندنی ڕژێمی سووریا بارزانی سەربەخۆی لە هەرێمی کوردستان ڕابگەێنێ بێگومان هەر ئەم مەسادەرەش باسیاوەکە کە لە ناو کووردا بوشاییەکە ڤاڵاییکە چاودێرەکانی هەرێمی کوردستانیش لایەنە سیاسەکان خۆشیان باسیاوەکەن کە بوشاییەک هەیە لایەنە سیاسەکان کۆکنیکای پێوە لەگەلی کۆکنینە پێکەوە هاوبەشنینە لە دانانی بەرنامە ستراتیج ئەجندا بۆ چونیتی پاراستنی بەرژەوەندی باڵەکانی ئەم گەلە فەلاح لە بازیان کاک فەلاح فەرموو باشتر سپاسەکەم وەڵی بەڕێی من یەک داوایەکەم لەم حیزبانە هەیە پشتگیری سەرۆک بارزانی بکەن لەبەر ئەوەی کە کوردستان کورد حیزبێک کورد لە بنهاتووە بەڕاستی ئەگەر کورد گرتوو بێت
نەک مالکی هیچ حکوومەتی هیچ دەوڵەتی ناتوانێت بەرامبەر کورد بوەسێت کورد نامەتی زۆر کێشاوە بەرامبەر حکوومەتی بەعز وەستاوە نامەتێکی زۆری کێشاوە بێتی ئەم حیزبانە دەستنەوە دەستکەن پشگیری سەرۆکبارزانی بکەن بەڕاستی مالکی ناتوانێت ئەوە یاری بە عەقڵی کورد بکات و یاری بە عەقڵی ئێمە بکات یەکەم دووەم ئەم حیزبانە ئەم مالکی سەرم حیزبانە ئەکات سەری کورد ئەکا کردنەوە خوێنە ناکۆکن بەڕاستی ئەویش ئێتر حەلێک وەرئەگرێت سەرەکە هەموو حیزبەکان ناخۆیان ناکۆکن هیچی پشتی یەکتری ناگرن بەڕاستی من هەر ئەوە مەیەگلێم زۆر لە ئەم حیزبانە هەیە داواکارم کە پشتی یەک بگرن و پشتی یەک لە عەرز دەدەن ئێمە هەموو کوردین باشکم دەوڵەتی کوردی ڕاگەیەنرێت ئینشەڵڵا پشتیوان بە خوا و بە ئەم حیزبانێک باڵێ کاک فەلاح سوپاس بۆ سەرنجی بەڕێستان و کاوڵاتی کەریم داوای گرتن و تەبایی لایەنە سیاسیەکانێکی هیوادارین سەرنجی تو بە هەمان گەشتبەیەکی ئەو ڕەوشایە بوو هەیە و تا چەند گرنگە سەرنجی تووشە و هاوڵاتی کە ئەم هەرێمە لە بەرچاوێر بگرێ دوایم ناوبڕە بەڕێزان لەسەر وی هەتاواری ئەم دێ بەردەوام بین دوباره سلاف هجان نچیر زاخوی لتوره کمالاتی دنویسه با عراق بلا خوان بید که کورت رازی بن سنورین هرم رادستی بغداد بکن هر وها دلشات میر علی برای من ابی حکومت عراق پابند به دستور و هر وها هاوکار پایزیش علی لراستیا ام دوای مالکی دجی دستور و دجی گلی کرده محاوله که مالکی دجاتی کرده هەروەها کازم محەممەدی شەنووسێ دوژمنمان سەیری ڕەوشی کوردستان دەکەن کە ناتەباییمان تایە و زۆر بەداخەوە کە ئەگەڕێمەوە یەک هەڵویست بین مالکی ناتوانێت لێدوانی وا لە دژێمە بدە بەڵێ حەمید لە شاری هەولێرەوە کاک حەمید فەرموو ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکی بەڕێستان دیارەتەوەری بەرنامەکەت زۆر گرنگە بەڕاستی ئێمە میلەتی کورد دەبێت فکرکەینەوە هەمومان یەکرزی خۆمان پارێزین ئەو ڕۆ میلەتەکەی ئێمە وا پێویست دەکات پێداویستی ئەو قۆناغەیە یعنی بۆ دەبێت ئێمە بەردەوام مێژوو شکستەکان بخوێنینەوە یعنی لە زمانی شێخ مەحموود لە زمانی قازی محەممەد اسماعیل ئاغای سمکۆ شێخ سەعیدی پیرانچێ چێ و چێ تا دەگاتە شۆڕشی خواڵێ خۆش بوو مەلا مستەفا بارزانی یعنی ئەو بۆ ئەو ڕۆ بۆچی دەبێت ئێمە یەکگرتوو نەبین بۆچی ئێمە دەبێت ئەوەندە بێئاگا بین لە یاسا و دەستور بەپێی دەستوری عێراق دەستوری بنەڕەتی ئێمە فیدرالیمان داوا کردووە پابندی بە بڕگە و بنەماکانی نەتەوەی گرتووەکان بە هەمان شێوە لە بڕگە و بنەماکانی نەتەوەی گرتوەکاندایە کە هات و حکوومەتی ناوەند پابند نەبوو یا مافی هاوڵاتیانی پێشێر کرد یا مافی ئەو هەرێمی پێشێر کرد دەتوانێت بڕیاری مافی چارەی خۆنووسین بدات یعنی بۆ هەوڵێمە بەردەوام لە دووسەری و دووڕایی و دووڕوویدا بژین ئینسانی دووڕوو ئینسانی دووسەر دایمەن کۆیلەیە دایمەن ترسنۆکە ئازادی لە ڕاستگۆییدایە ئازادی لە بوێریدایە ئەوڕۆ بە هەموو حیزبە کوردستانیەکان پێویستە کێشە لاوەچەکان وەلانێن پشت بە پشتی یەک بدەن پەرلەمانتارەکان هەڵوێستی زیانە بێت لەسەر ئەوە شکات بکەن لە نەتەوەی گرتوەکان بابە ئێمە بۆمان هەیە کە مافمان پێشێرکە ناوەند ئەوە لە قانونی هەرێمەکاندایە کە بڕگەیە یان دەبێت پێداچوونەوەی بۆ بکرێ بەڕاستی من دەستخۆشیتانێ دەکەم سپاس کاک حەمید باوکی سانت لە شاری سلێمانی ئێوارە باشتر بۆ بەڕێزکە باوکی سەنگ چاوەکەم بنسبەت تەوەرەکەی بەڕێستەوە بنسبەت خاڵی گومرگی برایم خەلیل بەڕاستی ئەمە خاڵێک نییە بەدەست کوردەوە ئەمە خاڵێکە بەدەست جەنەراڵێکی تورکیەوە و پاڵپشتی هێزێک کە لە ناوی کوردستان پاڵپشتی لەو جەنەراڵە ئەکەو بۆ کۆنتڕۆڵکردنی خاڵی برایم خەلیل ئەمە یەک بەنسبە نووری لیچیەوە ئەی خاڵەکانی تەرەوە بەگشتی سێ خاڵی تریشە لە هەرمی کوردستان پەروێزخان هەیە باشماخ هەیە هاجوماران هەیە ئەی ئەوان لە ژێر دەسەڵاتی چین کێ بەڕێوە بە لە ژێر تەسیراتی چێن تقریبا هەموو خاڵەکان وانە لەشە کۆنتڕۆلی دووە لە ئەقلیمەکانان بەپێی موافقەتی ئەوانیان و ئەڕۆن شتێکی زۆر کەم ئێن بەمانە زۆربەی بۆ خۆیانە بەڕاستی من دەستخۆشی لە نووری مالیکی بەڕێز دەکەم سەرۆکوەزیرانی عێراق کە ینی بەڕاستی ئەو عراقی خۆشەوە بەڕاستی ئەو من ئەتوانم بڵم ڕیز وزارەی خۆشمە کە ئەو خاڵانە بێتەوە ژێر مرکزی عێراق بەڕاستی ئێمە ینی ئەمەلێکمان هەبێ بە نووری مالیکیە بەڕاستی ئێمە وڵاتەکەمان بۆ جێی سوێخوڕەکان هی تورک و میت و ئیطلاعات و یعنی بەڕاستی زۆر هەنگایەکی جەریئانی کردووە هیوادارم لە خەڵکی هاوڵاتیانی کوردستان لەوە تێ بگەم کاکە ئەو گومرگانە بۆ ئێمە نییە 21 ساڵە ئەخورێ تحدى أكم مكتبي شان لدروس كردبه
ئەمە خۆیان ئەیخۆن پاشکۆی ئەو دەوڵەتانە. زۆر سپاس. بەڵێ سپاس. ئەمیر لە دهۆکێ. باشی کاک ئەمیر کەرە بکە. کاک ئەمیرە کرد بە شێوەزارێ کرمانجی باوێ ئەس باشتر تەتێت گیان کەرم کە باوە. بله برا سبورت توریاو یعنی تکچون اف مال کردی دید نامه و کاری که بونده کوبوی اگر کو یعنی لوان عرب یون هر کسی که کجای بری ما کردستانه چوبه که خیلی ساکتم و حضرت کوکین بون ملت ما کرد بگیرد. مادام موسا کاک ئەمیر تو کو هاوڵاتەیەک تێگەی دیتناتە سیاست مەداری تێناگەن تشتێکی وسایە گەلو ئەنی ئەو تێناگەن و نەتەباهی سەبەبێوان هەمی تێکدانەوە کوتت بێژی. بله برو همی باشه دیان. ای بو یکتر ناگرن اکو این بیجن یک نگرت بو یک ناگرن که وقت مادام تیجی. دید نومن یعنی بوچون و جدوی و گلگ نو بین لحن سیاسی اگر اکی سرکیه بو بچندن یعنی لحن سرکی بوچون اکو گلگ جدیره یا بچه خلطه هم ایک ملتین ایک نتوانیم همی کردیم بو پیرین ما کردن چنان بیتن بوچون ما خصوصا جدو ما بچه جدو بونه بوچون و جدید نمو گونده بعد یاریتن که امی دید یعنی هر دید برجواندی شخصی و حزبی کسینه ویا دید نومن که افلانه همی یعنی بریون همیون ببیتایی که همی کج بن لسر ایک بریون دید نومنه و خلق کاک ئەمیر دید ناتە ببوورە لە وڵاتێکی وەکو توت بێژی لاینی سیاسی بوو بەرژەوەندیت خۆ تەفگەرن وەکو هینجی دەبێژنە کو چاودێر دەبێژن ئەفتێک دووربوونە زەرارێ بووی وڵاتی دگەینە ڕاشەوی وڵاتی بە تەمامی تێک دەبە گەلو ئەف ئەگەر بەرژەوەندی ئەژی بن ئەف لاینی سیاسی بەرژەوەندیە خۆ دلکیرێ جیبەجێکەن دێکیرێ وێ بەرژەوەندی حەزێ لێ وەرگرن دەمەکێدا وڵاتێکی وسایە تەبلی هەف بە. بله بله بوچون دا گلگ جوانه که دید نومنه و بوشترید والله بوون یعنی حتی یعنی نزدم فرزیان می سیاسی در کردستان چوت دیدم راستی نزدم چوت دیدم. بله کاک ئەمیر بله سپاس بۆ پەیوەندیاتە هونار لە شاری سلێمانیەوە. کاتتان باش. هەموو کاتێکیت. دەستخۆشی بەراگەل لێگەم. زۆر سپاس فەرموو. برادرم بەنسبەت گومرگی برام خەلیلەوە. دەسەرێکەوە دەستخۆشی لە نوێری مالکی یەکەم لەسەرێکەوە چونکە داهاتەکەی ڕوون نییە کابرا ئەمەی بەرماوەی بەرپرسی ئین بوو ناگەم لەسەریانیا بڵێ. ئەی بە شێوەیەکی گشتی پێت وایە داهاتی هەموو گومرگەکانی یاریمی کوردستان داهاتێکە زەڵال و شەفافە ئەگەڕێتەوە بۆ خەزینەی گشتی بۆ بەرژەوەندی گشتی. سپاس بە هەر حال خۆی دیارە پەیوەندێکی داخرا کامەران لە شاری سلێمانی. کای کامەران. بەڵێ جانیوارە باش. باشتر بۆ تۆ فەرموو. باشی براکەم. زۆر سپاس. زۆر سوال زۆر تۆش بۆ تۆ ڕۆژوانە دەستخۆشی لێکەم. سپاس. بەڕاستی نازانم ئەم سەرکردانەی خۆمان دەرسیان لەو پەندە وەرنەگرتووە کاڵێت تو لە مار بەخێوەکەین بێ بە مارەکەی شێخۆمار. ئافرم بۆ مالکی لە ماوەی 6 ساڵا توانی ئەو خۆی بچەسپێنێ لە عێراق دەستخۆشی لێکەم کە توانێت ئێوان وا بکەن بەڵاوەمان نەوەیەکەوە داهاتی ئەو کوردستانە لەنەوەیەکەوە شۆڵن بە کۆمپانیاکانی خۆیانەوە لەنەوەیەکەوە کۆمپانیای دەرەوە کۆمپانیای کاستیکردن ئەمانەکەیان نەکردووە ئەژینا لە 2003 ئاگەرمانەیەک و یەکگرتوو بوونایە و ئاگان لە میلەتەکە وایە چانە فەقیر ڕەژار وایە ڕۆژمان مەم ڕۆژانەیە گەیشت ئێستامان ئیسیفای لێ نەهات هیوادارم ئێستش بە خۆیان نارچنەوە لەمار بەخێو نەکەن لە مۆزیۆ. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش سەروەت لە خەبات بەڵێ. ئێوارە واز بەڕێ. باشتر بۆ تۆ. دەستخۆشی لە برادەکەی مالکیە. بۆ؟ وەڵڵاهی بەر ئەوەی هیچ استفادەیەک بۆ خەڵکی زۆریان نەک بۆ حکومەت لەبەرەوەی چ حکومەتێکی هاتێ ئێستا ساڵێکە سەید ئەکرەم ساڵێکە لە سەقسەی ڕاز جیرایەوە کەی حکومەتەوە کەی دیکتاتۆرەوە حکومەت نییە ساڵێکە سەید ئەکرەم جیرایە ئێستا هەڵێکسینۆی لەگە ناکرێتن بەگەستی نەقەلەنیان ئەوە دیکتاتۆریەتە نەک بنووری مالکی دیکتاتۆرە ئەوە سۆرانیانی ڕێز بمێن لۆی ڕاز ناکاتێن. بەڵێ کاک سەروەت چەندە شەبەی گشتەوانیە بەس سپاس بە سەرنجی تۆ عەبدوڵڵا لە بەغدا. بەڵێ. ئێوارەت باش. باشتر کاک عەبدوڵڵا. دەستخۆشی بەرنامەکەت لێکەم. زۆر سپاس. بەڕاستی تەوەرەکەت زۆر گرنگە باسێکی زۆریش هەڵەگرێت سەبارەت بە وتەکانی نووری مالکی بەرامبەر بە هەرێمی کوردستان. ئێمە وەکو کورد خاوەری دەستورێکی پڕ بەخاین بۆ خۆمان
میلەتی کوردیش وەکو سەرکردایەتی کوردی کار بۆ دەستورە ئەکات جا ئێستا جەنابی نووری مالکی هەرچیە کە ئەیڵێ و نایڵێت بڕواتان هەبێ برای بەڕێزم ئەمە ڕوون و ئاشکرایە بۆ هەموو ئەو بینەر و بیسەرە بەڕێزانەش کە لە شاشەی بڕێستانەوە ئەیبیستن هەر هەمووی لە ترسایە یعنی من شەوانە ئاکەم لە حاڵ و ئەحواڵی نووری مالکیە لە بەقا کە لە ترسا جێگە بەخۆی ناگرێ یعنی شەوی وا هەیە 200-300 سەیارە هەمار جێشەکانی خۆی یعنی بڵاوە پێکات بۆ دەرەوە لەم سەیتەرەوە ئەیباتە دەرەوە لێەوە ئەیهێنێتە ژوورەوە یعنی ئارام ناگرێت نووری مالکی ئێمە خاوەنی مێژوویەکی پڕ سەروەرین وەکو میلەتی کورد ئەگەر بێت و ئێمە باس لەوە بکەین بە نووری مالکی بڵێن ئایا نووری مالکی پێش ئەوەی ببێ بە سەرۆک وەزیرانی عێراق حاڵ و ئەحواڵی نووری مالکی چی بوو لەکوێ ئەژیا کێ هاوکاری ئەکرد ئێستاش ئێمە ئەو بڕیارانەی کە نووری مالکی ئەیات هیچ لە میلەتی کورد کەم ناکاتەوە میلەتی کورد زۆر زۆر لەوە گەورەترە کە بە قسەیەکی نووری مالکی خۆی سەغڵەت بکات و یاخود بتوانێت تەگەرە بخاتە ناو ڕیزی میلەتی کوردەوە و هیوادارم سەرکردایەتی کورد سوود لەم قسانەی نووری مالکی وەربگرێت ئێمە کە میلەتێکین یعنی بڕوات هەبێت ئەگەر لەسەر سنوورەکانی خۆمان تەنها 1 مەتر لە قماشی کوردی بەدارێکە هەڵبواسین هەموو جێی عێراقی و دار و دەستەی نووری مالکی نابێرن سەیری بکەن بەڵێ کاک عەبدوڵڵا بەڵێ سوپا بە سەرنجی تۆ باوکی چێنار لە گەرمیانەوە بەڵێ ئەم کاتە دەماش هەموو کاتێکت زۆر سوپاس دەستخۆشیم بەرنامە یارتان لێکم براکەم زۆر سپاس فەرموو وەڵای من دوو پێشنیارمە یەکەم پێشنیارم بۆ بەڕێزێک کە ئێستا قسەی کرد وتی ئەمە زۆربەی سۆرانەکانن کە مەبەستیان ئەوەیە سەرۆکی هەرێم بە سەرۆکی خۆیان نازان من وەکو ئەندامێکی نیشتیماعی کوردستان سەرۆکی هەرێم بە سۆرۆکی خۆم ئەزانم احترامەیە بۆی ئەو بچونە لەسەر ئاساسی بیرکردنەوەی تاکێ کەسیە کاکێ ئەزانم گوێ لە برات بگرا مەبەستم لەسەر قسەی و کاکەیە بوو ئێمە سەرۆکی هەرێم بە سەرۆکی خۆمان ئەزانین ئەو چی بڕیارێک بدا لە هەولێرەوە هەتاوەکو گەرمیان تاخانەکەن تا جلولا بڕیاری سەرۆکی هەرێمە لەبەرەوەی سەرۆکی هەمومانە سەبارەت بە گومرگی ئیبراهیم خەلیلیش ئایا ئێمە بۆ پێمان خۆش بێت مالکی داوای گومرگی ئیبراهیم خەلیل بکات ئەی باشە قەینا ئێمە حکومەتی بەحەز چی پێمانە کرد هەرچی نەشی بە میلەتی کوردی کرد ئێساش مالکی هیچ فەرقێکی نییە لە حکومەتی بەحسا ئەوش کەسێکی عەرەبە بەو خوددایە بەیانی ئەو بێت گومرگی ئیبراهیم خەلیل بگرێت بەدەستەوە هەرچی نەشێت چەک و ئەسلاحە و هەراوەسەی لی ئەسێنێت هەم بۆ کوشتن و بڕینی کوردێتی ئێمە بەدەست حکومەتەکەی خۆمانەوە بێت تاوەکو بەدەست حکومەتی عێراقەوە بێت بەڵێ باکی چنە سوپاس بسەرنجی تۆ سارا لە سلێمانیەوە بڵێ سارا لە شاری سلێمانی فەرموو سڵاو یاریتان باش باشتر بۆ تۆ باش عزیزم زۆر سپاس ساراخان فەرموو بەڕێزەکە ماڵە چه فایدەیە بیبەن نەیبەن ببێت نەبێت فایدەیەکیە بۆ میلەت هەر ببرێت هەر نمێنێ چی وەکو چی ئێوە کوتی شیانە زاڵم زەواڵی بۆگا باش تێ نەگەشتم لە سەرنجی تۆ ساراخان ئەلۆ بەڵێ بەڵێ من لای من زۆر کردە دقیقە باش سۆتم بە تەلەڤیزیۆنی تێ نەگەشتم ساراخان چی هەت بەرحال لە سوپاس بوو پەیوەندیکەی دلێر لە هەولێرەوە کاک دلێر کاک دلێر لە هەولێرە کرد لەسەر هێلبی دیارە کاک دلێریش پەیوەندێکی لەسەر هێل نەماوە بەڵێ سەردار عەبدوڵڕەحمان لە سەرتۆری کۆمەڵاتی پێیجێنارتیە نووسێ سنوور هێمای جێبەجێکردنی دەسەڵاتی کوردیە بە مەترسیە خستنە سەر سنوور مەترسی بوو سەر ئاسایشی نەتەوەی ماندرووسەکە هەروەها کارزان ڕەسوولیش ئەنووسێ هەمومان ئەزانی خالە سنووریەکانی هەرێم داهاتیان بوو کێیە بەڵام ئەمە شوای لێ ناکات دام بەو بەریارەی حکوومەتی عێراقدا بنێن تاکە کوردێکی هەموو داهاتە سنووریەکان بخوات باشە باوکی لارێ لە شاری سلێمانی بەڵێ باڵە ژیان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس زۆر سپاسی وەشەکەین بەنسبەت قسەکانی مالیشی وەکو بڵێ لە خەوێکی ناخۆشە خەوێت ئەو ڕێنانەی کە مالیشەیە کە قەت نایبینێ بەڕاستی دائمە کوردیش مەسعود بەرزانی بە سەرۆکی خۆی داهانێت مەسعود بەرزانی
تاکە سەرۆکێکە سۆزی هەموو گەلی کوردە و کەسیش ناتوانێت زەفەر بە کورد بەرێ و هەموو خۆنەکانی مالکی و ئەوانشی پشتگیری مالکین بەتاڵە بێتەوە تەکید بە چونکە خۆی گەورە لە سەر حەقە و مەسعود بەرزانیش پشتگیری لە میلەتی خۆیەکە. بەڵێ زۆر فاسیە. سوپاس بۆ سەرنجی بەڕێستان. ئەمین لە سەی سایق کاک ئەمین فەرموو. بەڵێ من باشم زۆر سپاس. والله بنسبة جمهورية وبنسبة داهاتي أم خلك يعني برأي من وقو حولاتية يعني من سلم لخسر منها خلق يعني شنو مالكي في خواه شو ما في هذه اللغة يجي في خواه يعني لجاري خلق ما قادر كاك براسي نور مالك راسه قال سوري وزيرانا شو أقول لك دون نوتي بس راح جناب أتبع مثل خوشات وإنك إيش خوي دسي خوش بمن دس خوشي ليه كم دعوة كار دال جايش يعني نقوي باران جسم ده دي سالة أي خوان قابل شيء من على كان ل يوفي ولا إسبانيا أيام أي دور إنه كمارا كان كاك دسي خوش بمن دس خوشي ليه كم دعوة كار حد دال جايش يعني أما أنا بنشيء بو أيام دس خوش. سپاس بۆ ئینتەگەت بەڕێزان لەسەر تۆری کومەڵاتی شێخی جاف نووسێ تا ئێمە بوو یەک ئاوا بڕوابین مالکیش شوانمان بێت تا ئاخری لە ناو نازانم زۆر لە سەرنجی بەڕێز کاک شەخری تێناگەم بە هەر حاڵ سوپاس بۆی شای حوسین نووسێ بێگومان حکوومەتی بەغدا ئەزانێ داهاتە سنووریەکان بوو کێ ئەچێت بووە ئەوێت کۆنتڕۆلی بکات. هەروەها ڕەواند شەفیقی شەنووسێ بەڕای من ڕادستکردنەوەی خاڵە سنووریەکان تەنها شتێکە بوو مەبەستی سیاسی بەکارهێنرێ. بەڵێ بەرەزان دنابی تەوەریدا بێگومان نەڕینۆ بۆ چونên جیاواسە بوونەکووە تەماشاکردی هەروەها هێرۆ مەحمودی شەنووسێ لە ڕاستیدا عەرەب بە هەرچیەک بڵێت بوو سەر دەرونی کورد قورسە بەڵام ئەو داهاتەش ڕادست بکرێتەوە یان ڕادست نەکرێتەوە کەس نازانی داهاتەکەی چەنە. هەروەها جەبار کەلاری ئەنووسێ بەڕای من ئێمە قبول بکەین ماوەیەکی دی دەڵێت دەبێت حکوومەتیش نەمێنێت هێزی پێشمەرگەش چەک دابنێت. بەڵێ تەماشاوانە نیژە بە سەرنجێن خەلکێنە بێگومان لە هەموو دەڤەرین کوردستانی هەم لە تۆڕێ جڤاکی فیسبووکی هەمژی دە پەیوەندیێنواندا ئەم هێویدارین بە شێوەیەکی گشتی ئالیین پەیوەندیدار گۆداریا جادە کوردستانی کرد بە گەلو لێسەر ڤێراوشێ جادەی کوردستانی سەرنجیان چوونە لەسەر بە تایبەتی ڕادستکردنەوەی خاڵە سنووریەکان بە حکوومەتی عێراقەوە لە ئێستادا ئەمە تا چەند بۆ هەرێمی کوردستان بۆ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بۆ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان مەترسیای یان پێچەوانەوە. بە هەر حاڵ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە تا ئێستا بینەرین گەلێک هێژایان بەرنامەی مەبوون. هەیە سەبەی تەوەرێکی گەرمتردا بێگومان یە ڕۆژەوێ خزمەتەوەدا بینەر شاد و بەختەوە بنێوار باش.